ئێمە ئەمڕۆ کۆبینێتەوە لێرە لەبەر ڕۆژی جیهانی پاسکی سواری بەڕاستی هەدەفیشمان ئەوەیە، ئامانجمان ئەوەیە خەڵکێکی زۆر خوباتە ئەم پاسکی سواریە، ئەم وەرزشە بەڕاستی هەم لەبەر ژینکە پارێزی هەم لەبەر تەندروستی خۆی لەبەر ئێستا ئێمە ژینگەیەکی بیسمان هەیە بەڕاستی زۆر مهمە خەڵک بەڕاستی خوونەیەتە سەیارە و ئەمانە هەندێک دوور بین لەوە بۆ لەبەرەوەی ژینکەکەمان ئێستا پێویستی بەوەیە کە ئەم وەرزشە زیاتر پەرە پێ بدەین. من وەکو پاسکی سوارێک ئامانجم ئەوەیە خانمانیش وەکو من بێنە ناو بوارەکە بەڕاستی من ئێستا لە ناو گروپەکەیە بەس خۆمم حەزمە کرد ئافرەتی تریژ لەگەڵم بووە لەبەرەوەی سوودێکی زۆر زۆر بە ئافرەتانە گەیەنێ بە تایبەتی و وەرزشێکی تا بڵێ باشە بۆ ژینگە و هیوادارم ئافرەتان زیاتر بێنە بوارەکە و زیاتر گرنگی بە وەرزشی پاسکی سواری بدرێت.